دیارە نەکتەنها هەرێمی کوردستان و عێراق جیهان بە شێوەیەکی گشتی ڕوبەڕووی کەم ئاوی بووەتەوەی شەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێکێک لەوانە زیادبوونی ڕێژەی دانیشتوان و هەروەها گۆڕانکاریەکانی کەشوهەوا کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ کاریگەریان لەسەر دۆخی ئاو دروست کردووە لە هەموو جیهانە و هەروەها یەکێک لە هۆکارەکانی تر بە تایبەتی کامە تایبەتە بۆ هەرێمی کوردستان و عێراقەوەتانەیە کە ئێمە وڵاتی ڕێژگەین واتە زۆربەی سەرچاوەکانی ئاومان لە دەرەوەی وڵاتەوە دابینەکرێت ئێمە نزیکەی 65% سەرچاوەکانی ئاومان لە دەرەوەی وڵاتەوە کەواتە لە ئێران و تورکیا و سوورێەوە ئەمە کاریگەری زۆر خراپی لەسەر ئێمە دروست کردووە و هەروەها گۆڕانکاریەکانی کەشوهەوا کە بۆتە هۆی وشکە ساڵی و کەم بارانی و کەم ئاوی ئەمەشە کاریگەری لەسەرمان دروست کردووە بۆ دەرباز بوون لەم حاڵەتە ئێمە پێویستمان بەوەیە کە ڕێکەوتنی تازە لەگەڵ وڵاتانە واژوو بکەین بە تایبەتی لەگەڵ ئێران و تورکیا کە کاریگەری زۆریان لەسەر سەرچاوەکانی ئاو دروست کردووە و ئەتوانین ئەگەر ئەم حاڵەتیانە پێ قبول نەبوو ئێمە ئەتوانین دەست بین بۆ محکمەی دەولی بۆ ئەوەی سکاڵا تۆمار بکەین و لە حاڵەتەکانی تر ئەوەتانی ئێمە گەر سەیری بارودۆخی عێراق بکەین بە شێوەیەکی گشتی بەداخەوە هیچ گرنگیەک بە سەرچاوەکانی ئاو نەدراوە ئاو بە شێوەیەکی زانستی نابرێتە ڕێوە بۆیە ئێمە پێویستە لە ناوخۆی وڵاتە هەوڵ بدەین ئاو بە شێوەیەکی زانستی بینە ڕێوە و سوود لە هەموو سەرچاوەکانی ئاو ببینین بۆ ئەوەی هەموو سکتەرەکان بێ ئاو نەبێت و بتوانین ئاو بۆ هەموو ئەو سکتەرانە دابین بکەین لە ڕۆی زانستیەوە من خۆم لەگەڵ دروستکردنی بەنداوە لێم بەڵام چونکە کاریگەری لەسەر ژینگە زۆر خراپە بەڵام ئێستاکە ئێمە هاین لە بارودۆخێکی زۆر خراپە وەکو پێشتر ئاماژەم پێکرد 65% لە ئاوی عێراق و هەرێمی کوردستان لە دەرەوەی وڵاتەوە دابینەکرێەوە ئەو وڵاتانە زۆربەی زۆریان بەنداوێکی زۆریان لەسەر سەرچاوەکانی ئاو دروست کردووە کە ئەمە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر سەرچاوەکانی ئاو لە ناو هەرێمی کوردستان لە ناو عێراق دروست کردووە بۆیە ئەمە وامان لێکا کە ئێمە دەست ببین بۆ دروستکردنی بەنداو بەتەکید ئێمە پێویستمان بە بەنداوە پێویستمان بە پۆندا پێویستمان بەوەیە کە ئاو بە شێوەیەکی زانستی بەڕێوە بووین پێویستمان بەوەیە کە دەست ببین بۆ تەکنیکی نوێ بەداخەوە ئەو تەکنیکەی هەیە ئێستاکە بە تایبەتی لە بوارێکی شوکاڵ و ئاودێریا تەکنیکێکی زۆر کۆنە بۆیە ئێمە بێ سوود لەو تەکنیکە نوێنە ببینین بۆ ئەوەی بتوانین ئاو بە شێوەیەکی زانستی و بە شێوەیەکی ڕێکوپێک دابشکەین بۆ هەموو سکتەرەکان بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەسڵەن ئاوی نەخستوەتە ئەولەویاتی بەرنامەی خۆیەوە تەنانەت ئەگەر سەیری هەرێمی کوردستان و عێراق بکەین سیاسەتی ئاومان نییە بۆیە ئەمە ڕنگدانەوەی داوەتەوە لەسەر سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان و سیاسەتی عێراق ئەم بەنداوانە کە باسەکرێ ئەبوایە پێشتر دروست بکرا یعنی بەلانی کەمە بۆ نمونە لە ساڵی 2010-2011 ئەو کاتانە دروست بکرایە بەڵام ئێستاکە یعنی دواکەوتووە ئەو شتانە زۆریش دواکەوتووە ئەبوایە ئەو کاتانە دروست بکرایە بەڵام ئێستایشە ئەگەر نیەتەکان ڕاستەقینە بن ئیسەیشە مەجالی ئەوەی هاتیە کە بەنداو دروست بکرێ بۆی ئێمە لە داهاتوودا سوودی لێ ببینین بەڵام بەداخەوە تا ئیساکە نەکراوە و حکوومەت زۆر گوێی بە و بارودۆخە نەداوە یان خۆتانەزان ئێستاکە سەردەمی گۆڕانکاریەکانی کەشوهەوایە حکوومەتەکانی جیهان هەر هەمویان دەستیان گردووە بە ئاوە و هەوڵەدەن ئاوێکی زیاتر بگرنەوە بە فیڕۆی نەدەن بەداخەوە ئەم سیاسەتە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە بەدی ناکرێەوە پێویستە چارەسەر بکرێ بۆی ئێمە بتوانین لە داهاتوودا کێشە و گرفتەکانی سەرچاوەکانی ئاو کەمتر بکەینەوە هەروەها بتوانین خۆمان دەرەداز بکەین لە ئەو کێشە و گرفتانەی کە ڕوبەڕوومانە بێتەوە لە ئەنجامی گۆڕانکاریەکانی کەشوهەوا بێگومان ئەمە مەترسیەکی زۆر گەورەیە ئەوەی بەڕێزت ئاماژت پێی کرد ئەمە پێی ئەڵێن خەزنی استراتیجی واتە ئێمە کاتێ بەنداوێکیان دەریاچەیەک دروستەکەین ئێمە پێویستمان بەوەیە کە هاوسەنگیەک دروست بکەین لە نێوان ئەو ئاوەی کە ئەتێت داهاتی ئاوەکە لەگەڵ ئەو ئاوەی کە بەرەدرێتەوە بۆ سکتەرەکان بۆی سوودی لێ ببینن بەداخەوە بە تایبەتی لە ئەم ساڵە ئەو هاوسەنگیە لە زۆربەی زۆری بەنداوەکان و دەریاچەکانی عێراقا بەدی نەکرا نەما یعنی لە زۆرێک لە بەنداوەکانە دەستبرا بۆ خەزنی استراتیژی و خەزنی استراتیژی نەما بۆی ئەمە کێش و گرفتی زۆرمان بۆ دروستەکە ئێمە پێویستە هەر بەنداوێک دروست بکرێ ئەو هاوسەنگیە بپارێزین بۆ ئەوەی بتوانین ئەو بەنداوە برەوی پێ بدەین و بتوانین لە زۆرترین ساڵا ئێمە بەکاری بێنین بەڵام بەداخەوە ئەوە نەکرا لە هەرێمی کوردستان ئێمە دوو بەنداوی سەرەکیمان هەیە ئەوش بەنداوی دوکان و بەنداوی دەربەنیخانە بەڵام هەندوو بەنداوەکە پەیوەستن بە حکوومەتی عێراقەوە چونکە حکوومەتی عێراق خۆتان نەزانن داوای ئاوەکە بە تایبەتی لەو ساڵانەی کە وشکە ساڵیە و بەنداوی حەمرین یەکێکە لەو بەنداوانەی کە پشتی بە بەنداوی دەربەندیخان بەستووە بۆیە حکوومەتی عێراق لە دووەم ساڵی وشکە ساڵیە وەفتێکی زۆری نارد بۆ وەزارەتی سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەرداوانەوەی بڕێکی زیاتر لە ئاو هەرچەند ئەمە کاریگەری زۆر خراپی لەسەر بەنداوی دەربەنیخان دروست کرد
بەڵام پابند بوون بۆ بڕیارانە و بۆ ڕێکەوتنانە کە لە نێوان هەردوو لە ئەنجام درا بەڵام من هەم لەگەڵ ئەوەیە کە هەوڵ بدرێ بە شێوەیەکی هاوسەنگ لەگەڵ حکوومەتی عێراقیە ڕێک بکەون بۆ ئەوەی ئەو ئاوە بە شێوەیەکی خراپ بەڕێوە نەبرێەوە هەروەها حکوومەتی عێراق پێویستە پابندی لایەنی کشت و کاڵی بکاتەوە بۆ ئەوەی ئاو بە شێوەیەکی زانستی و بە تەکنیکی نوێ بەکاربێن بۆ ئەوەی کەمترین ڕێژە لەو ئاوەی کە بەرە درێتەوە بە فیڕۆ بچێت. بەڵێ ئەو سەرچاوی ئاویانە بە تایبەتی کانیاوەکان ئێمە ئەتوانین پۆندی لەسەر دروستکەین مەرجێ پۆندی گەورە بێ ئێمە ئەتوانین تەنانەت پۆندی بچووکیش لەسەر دروست بکرێ بۆ ئەوەی زۆرترین خەڵک سوودی لێ ببینیان زۆرترین لەو سکتەرانەی کە پێویستیان پێێتی سوود لەو ئاو ببینن بە تایبەتی لە زەڵم ئێمە ڕەنگە پێویست نەکا لە هەندێک جار ئێمە تەنها پۆن دروست بکەین هەندێک جار تەکنیکێک هەیە کە پێڵێن تەکنیکی ڕێکخەر واتە نازمێک لەسەر ئاوەکە دروستەکرێت تەنها ئیشی ئەوەتانێ ئاستی ئاوەکە بەرزەکاتەوە یان بە کۆنکریت دروستەکرێ یان بە ئاسن دروستەکرێ لەو کاتەیە ئێمە ئەبێ بە شێوەیەکی زانستی دیراسەتی ناوچەکە بکەین بۆ ئەوی بزانین لە چی شوێنەکە ئێمە پێویستمان بەو ڕێکخەرانتانێ بۆ ئەوی ئاستی ئاوەکەی تیا بەرزۆ بکەین و زۆرترین هاوڵاتیان یان زۆرترین شار و شارۆچکەکان سوود لەو ئاوە ببینن. بێگومان هەر کاتێ مەترسی لەسەر ئاوی سەر زەوی هەبێت مەترسی لەسەر ئاوی ژێر زەویش هەیە خۆتان بینیتان لە بارودۆخی وشکە ساڵەیە خەڵک زیاتر دەستی بێت بۆ ئاوی ژێر زەوی چونکە سەرچاوی تری بەدەستەوە نەما بەداخەوە ئێمە وەکو پێویستە ئیساکە لە هەرێمی کوردستان ئاوی ژێر زەویمان نەپاراستووە ئاوی ژێر زەوی مڵکینەوەی داهاتووە مڵکی من و تۆ نییە یعنی خۆتانە بین ئێستاکە ئێمە هەستی زیاتر بەواکەین کە لە داهاتوودا قەیرانی ئاو زیاتر بەڕۆکی ئەم ناوچەیە گرێتەوە زیاتر ڕوبەڕووی ناوچەکە بێتەوە بۆیە بۆنەوەی داهاتوو مەترسیەکان زۆر گەورەترە ئێمە ئەبێ هەوڵ بدەین پارێزگاری لە ئاوی ژێر زەوی بکەین ئاوی ژێر زەوی ئێمە ئەبێ بە شێوەیەکی زۆر زانستی بەکاری بێنین و مامەڵەی لەگەڵا بکەین یعنی بە شێوەیە کە لە ئینگلیزی پێڵێن سیف ئەکستراکشن واتە بەکارهێنانی تەناهی کراو واتە ئێمە ئەبێ ساڵانە حساب بکەین بۆ نمونە چەندێ باران ئەبارێت دواتر بەپی چەند هاوکێشەیەک حساب بکەین لەو بارانە چنێک چوەتە ئاوی ژێر زەویەوە چنێک بووەتە هۆکاری تەغزیەکردنی ئاوی ژێر زەوی ئێمە بمان هەیە تەنها ساڵانە ئەو ڕێژەیە دەربکەین لەو ئاوە کە لە ئاوی بارانەوە چوەتە ژێر زەویەوە ئەگینە نابێ زیاتر ئێمە دەست بۆ سەرچاوی ئاوی ژێر زەوی وەربگرین چونکە وەکو پێشتر ئاماژەم پێی کرد ئەمە مڵکینەوەی داهاتووە مڵکی ئێمە نیە پێویستە پارێزگاری لێ بکەین و لە داهاتوودا قەیرانەکانی ئاو کە ڕوبەڕووی ناوچەکە بێتەوە زیاتر بنەوە بۆیە ئێمە پێویستە ئەم ئاوە هەڵگرین بۆ ئەو کاتێک کە قەیرانەکان زیاتر بنەوە مادام ئیساکە ئێمە ئاوی سەر زەویمان هەیە ڕەنگە کێشەی گەورەمان نەوێ و گەورەترین کێشەی ئەم وڵاتە بە ئێستاشەوە کە دەست براوە بۆ خەزنی استراتیژی وەکو پێشتر ئاماژەم پێی کرد ئێمە تەنها بڕی ئاو نییە ئێمە نازانین ئاو بەڕێوە بین بەداخەوە سیاسەتی ئاومان نییە یعنی خۆتان نەبینن سیستمی کشت و کاڵ لە وڵاتی ئێمە سیستمێکی زۆر کۆناگەڕێتەوە بۆ کاتی بابلیەکان و ساسانیەکان هیچ گۆڕانکارێکی تیا ئەنجام نەدراوە ئێمە پێویستە لە ڕووی کشت و کاڵەوە لە ڕووی ئاودێرەوە سیستمی نوێ بەکاربێنین وەکو سیستمی دڵۆپاندن سیستمی پرشاندن و هەروەها ئێمە پێویستە ئەو پاشەڕۆیانەی کە کۆکرێتەوە یان ئەبرێتە ناو ڕووبارەکانەوە ئێمە سوودی لێ ببینین چارەسەری بکەین و دواتر لە بوارەکانی ترا بەکاری بێنین بەم ڕێگەیە ئێمە ئەتوانین قەیرانەکانی ئاو چارەسەر بکەین لە وڵاتێ خۆی لە ڕاستیدا ئەو بەنداوانەی کە ئێران دروستیەکە یان تورکیا ئەو پرۆژە ئاویانە ئەمە پرۆژەکانی فرەمەبەستە تەنها سیاسی نیە و تەنها ئابووری نییە چونکە ئێران ئێستاکە عێراق یان تورکیا و ئێران عێراق وەکو بازاڕێکە بینن بۆیە هەوڵەدەن زیاتر لە ڕووی ئابووریەوە خۆیان بەهێز بکەن بۆ ئەوەی چیشت و مەکی کشت و کاڵی و پیشەسازیان هەیە لە ناو عێراقا ساغی بکەنەوە ئەمە لایەکە و لایەکی ترەوە ئێران و تورکیا و ئاوا ئەگرنەوە بۆ ئەوەی زیاتر زەخت لەسەر عێراق دروست بکەن و عێراق زیاتر لاواز بکەنەوە چونکە لە ناوچەکە لە ڕۆژهەڵاتی ناوڕاست تەنها عێراقە کە ئەتوانێت ڕوبەڕووی ئێران و تورکیا بێتەوە ئەمە بەڕای خۆم بە پێ خوێندنەوەی خۆمە بۆیە ئێستاکە ڕۆژهەڵاتی ناوڕاست چاوێکی زۆری لەسرە لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسیەوە خۆتان نەزانن زۆر جار لە کەناڵەکانە باسی ڕۆژهەڵاتی ناوڕاستەکرێت ئەمە معنای ئەوەیە کە داهاتووی جیهان بەرەو ڕۆژهەڵاتی ناوڕاست ئەچێ بەهۆی ئەو پترۆڵەکە هەیە یان بەهۆی ئەو سەرچاوە سروشتیانە کە هەیە بۆیە ئێستاکە ئێران و تورکیا هەوڵەدەن خۆیان بکەنە جەمسەرێ لەو ناوچەیە بۆیە ئەم سەرچاوە ئاویانە بەکارهێنن بۆ ئەوەی زەختێکی زیاتر لەسەر حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان دروستکەن و زیاتر لاوازیان بکەن خۆتان نەزانن ئێستاکە کاتێک حکوومەت دروستە بێ یان حکوومەت تەشکیلەکرێ سەرەکەی ئەبێ ڕێی ئێران و تورکیای تیا بێ بۆیە ئەمە خوێندنەوەیە کە بۆ ئەوەی کە
ئێران دەستێکی باڵای هەیە یان تورکیا دەستێکی باڵای هەیە لەناو عێراقا بۆیە ئەتوانێت لە داهاتوودا زیاتر لە ڕێی سەرچاوەکانی ئاوازەختێکی زیاتر لەسەر عێراق بکە چونکە عێراق تا ڕادەیەک لە ناوچەکە دەوڵەمەندترە بە سەرچاوە سروشتەکان و ئەتوانێت ببێتە جەمسەرێک بەڵام ئەوانی ساکەوایان لە عێراق کردووە عێراق بووەتە وڵاتێکی لاواز و توانیانە سوود لە سەرچاوەکانی ئاو وەرگرن بۆی عێراق زیاتر لاواز بکەنەوە. ئەمە تەکنیکێکی نوێیە تقریباً 50-60 ساڵێک پێش ساکە بەکارهێنراوە نزیکەی 40 وڵات زیاتر لە جیهانە بەکارهێنن تەکنیکێکە سوودی هەبووە لە زۆربەی وڵاتانەی کە بەکارهێنرێتیانە بە تایبەتی لەو کاتانەی کە ڕوبەڕووی کەم ئاوی کەم بارانی وشکە ساڵیە بنەوە بەڵام تەکنیکێکە ئێمە بێ بەوریایە و مابڵی لەگەڵا بکەین چونکە لەگەڵ هەموو بارودۆخەکان ناگونجێت تەنها لەو کاتەی کە هەورەکان لە جۆری ڕووکامین ئێمە و کاتە ئەتوانین بەکاری بێنین لە وڵاتی ئێمەیە تێگەشتێکی زۆر هەڵە هەیە بۆ بارانی دەستکرد ئێمە ناتوانین هەموو مانگێک بارانی دەستکرد ئەنجام بدەین تەنها لەو کاتانە کە هەورەکە لە جۆری ڕووکامیە و ساڵی یەک جاریان دوو جار ئەتوانین بەکار بهێنین بۆ ئەوەی بتوانین ڕێژەیەکی زۆر لە ئاو خەزم بکەین بۆ ئەوەی بەکار بهێنرێت لە بواری کشت و کاڵە و بۆ کەمکردنەوەی زیانەکانی وشکە ساڵی.